السلام عليكم. سرچاو گەلک بەخێر بێ سەرچاو مەطعمەکەتان زۆر خۆشە. لە خزمەتتان سپاس دەکەم هیوادارم بەدڵتان بێ. ئەڵێم ئێوە خواردنی دلیڤەریتان هەیە؟ چی؟ دلیڤەری؟ دلیڤەری نییە قوربان دلیڤەری تاقیم بکەین مزام ئەزانی قابلەوەیشی خۆمانە قوربان. بەڵای میوانێکم لە ئەوروپاوە هاتووە هەرچەنە زۆر چارەشیم نایە کەیفیشم پێی نایە بەڵامی تر حەزەکەم با بزانم من شەمزانە چ دەعوەتێکی بۆکەم لە خزمەتتان هاتم لای جەنابتان خواردن شتەکان یەک بەرم خواردن بۆ ئەنێرم میوانەکەشە خەجاڵەت ئەمەم پێخۆشە ئەمەم پێخۆشە هینمان هەیە قەلمان هەیە تەبعاً ئەی چۆن قەلی دەرەجەیەکمان هەیە ئەوی ڕیشەکەی لێرەوە هاتوۆتە خۆ حەزەکەی دوو قەلم بۆ بنووسە بەڵام ڕجاءن با قەلەکان سوور بێت قەلی سوور بەس قەلەکانمان لە 7 کیلۆ کەمتر دەرناچێت پێم خۆشە با قورس بێت زۆر باش کەڵەشێری کوردیمان هەیە کەڵەشێری کوردی نازدارمان هەیە دەرەجەیەک حەزەکەی تۆ 5 کەڵەشێرم بۆ بنووسە بەس تخوا قاچەکانی فڕێمەیە چکە هیوایەتم قاچی کەڵەشێر و مری هەر قاچ و قولەکەی زۆر باشە لە خزمەت طبعا ئێوە برنجەکەتان برنجی کوردیە برنجی بازیانی دەرەجەیەکمان هەیە نیو فەردەم بە لێنرایی بۆ بنێرە زۆر نییە وەقتێکە کە تۆ پارەی خۆت وەرەگری من میوانم هەیە سەرچاو نیو فەردە هینمان هەیە حیوان چی؟ حیوان گۆشتی حیوان گۆشتی مەڕ ڕەحمەت لە باوکت وا بڵێ گۆشتی حیوان بڵێ کاکە یەک لاکم بۆ بنێرە لە ملەکەیەوە ئاوا قاشی کە هەتا کلکەکەی یعنی نیو حیوانی کامل بەڵێ بەڵێ اینجا با پێ بڵێن بەرخمان هەیە مەحشی لاکە گۆشتیشمان هەیە ئەمە نیو حیوانیان ڕانە گۆشتیشمان هەیە بەجیا بە تەنور هەمانە بە غەڵوزیش هەمانە تامیان خۆشترە تەنورەکە خۆشترە ئەی چۆن دا بنووسە یەک لەسەر خەڵووس بنووسە بە خەڵووس هینمان هەیە مراوی هین یا ڕەبی تۆ بە مراوی نا قازی قەڵاتزیە و چاقوڕنەمان هەیە خرتە قاز ناوقەی ئەمەنەیە وەڵی هێڵەن دنیا گەرمە قاز ناخورێ وازە قازەکە بێنە هینمان هەیە ماسی بەحرمانەیە نەگەی حەوزە ئەوشتانە ماسی دەرەجەیەک هی بەحتانێ حیف شەڵڵا ماسی سەلەمونتان هەبوایە هەمانە سەلەمون بەجددی دەبنووسە 5 ماسی کارم دەستەکانی خۆش بێت ئێجایتر ئەگەر عەزیێت کێشی ئەمە بزانە چەنی کرد سەرچاو کاکە هەمووی 320 دلاری کرد 20 دلارەکەشی خاتری جەنابە سێ وەرەقە خاتری من ئەگری 20 دلار کاکە بدای بە شاگردەکە با بە خەمەنە بە شاگردەکانی خۆیان هەیە ئەمە سێ وەرەقە دەستە خۆش بێ اینجا ئەگەر عەزیێتیش بکێشی قوربانە بم بۆم بنێری بۆ ئەم عینوانە من مەمنونی جەنابتە بوو ئەمە کارتی مەساجە بە قوربان مەساج داوای لێبوور نەکەم خەجاڵەتم ئەوە جار ئەوە ئەمە عینوانەکە بۆم بنێر بۆ عینوانە یەک نوکەم بۆ بکە فەورە نەگەمە ژمارە تەلەفۆنە لە چاڵای پاڵ بەرزێکەیە هەر لە پاڵ عەموودەکەی لە پاڵ عەموودەکە دەیمەن مەمنونی ئێوە گەلێک بەخێر بێ لە خزمەتام سەرچاو